رووسیا ئامادەکاری بۆ بەستنەوەی وێزگەی ئەتۆمی زابۆریژیای ئۆکرانیا بە وێزگەی ئەتۆمی کریمیاوە دەکات. سەرۆکی ئۆکرانیاش ئەمانگاوە بە مەترسیدارترین هەوڵی رووسیا ناو دەبات. کۆمپانیای ئینەرگۆتۆم کە کارپێکەری 4 وێزگەی ئەتۆمی ئۆکرانیایە ڕایگەیاند سوپای رووسیا ئامادەکاری دەکات بۆ بەستنەوەی وێزگەی ئەتۆمی زابۆریژیا بە وێزگەی ئەتۆمی کریمیاوە کە دەکەوێتە دوورگەی قرم و رووسیا لە ساڵی 2014 بەستیەوە بە خاکی خۆیەوە. کۆمپانیاکە ئاشکرای دەکات سوپای رووسیا لە وێزگە ئەتۆمیەکە پرۆگرامی کۆمپانیای ڕووس ئەتۆمی رووسیا کار پێ دەکەن. ئەوەش ئامادەکاری رووسیایە بۆ بەستنەوەی ئەو وێزگەیە بە وێزگەی ئەتۆمی کریمیاوە. پێترۆ کۆتین سەرۆکی کۆمپانیا ئەتۆمیەکەی ئۆکرانیا ڕایگەیاند دابڕینی ئەو وێزگەیە لە ئۆکرانیا زیانی گەورە لە کەرتی بەرەمێنانی کارەبای ئۆکرانیا دەدات. وێڕای مەترسی تیشکدانەوەی ئەتۆمی لە کاتی بەستنەوەی وێزگە ئەتۆمیەکە بە وێزگەی کریمیاوە کە ئەوە مەترسیەکی ڕاستەقینەیە. وێزگەی ئەتۆمی زابۆریژیا گەورەترین وێزگەی ئەتۆمیە لە تەواوی ئەوروپا و وزە بۆ نزیکەی 4 ملیۆن ماڵ دابین دەکات. لەو وێزگەیەدا 6 کوورەی ئەتۆمی بوونی هەیە لە کۆی 15 ریاکتۆر کوورە کە ئۆکرانیا خاوەندارەتی دەکات. لە سەرەتای جەنگی ئۆکرانیاوە رووسیا وێزگەی زابۆریژیای کۆنتڕۆڵ کردووە و لە کۆی 4 هێڵی بەرەمێنانی کارەبا لە ئێستادا سوپای ئەو وڵاتە 3 هێڵیانی لە کار خستووە و تەنها 1 هێڵ لە کاردایە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا هەریەکە لە ئۆکرانیا و رووسیا یەکتریان تۆمەتبار کردووە بە تۆمەتی بەردومانکردنی وێزگە ناوەکیەکە. ڤلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا هۆشداری تەواوی لە سەرەوڵەکانی رووسیا بۆ بەستنەوەی وێزگەی زابۆریژیادا و ڕایگەیاند رووسیا سەرقاڵی مەترسیدارترین هەوڵە و پێویستە بە سزای خورس ڕوبەڕووی ببنەوە. ئاوکاتە ئەنتۆنیۆ گۆتێرێس سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان هۆشداری لە دروستکردنی کارەساتی گەورەی ئەتۆمیدا و ڕایگەیاند ئەوەی لە ئۆکرانیا ڕوودەدات مەترسیەکی ڕاستەقینەیە و لە ئەگەری چارەسەر نەکردنیدا کارەساتی ئەتۆمی لێ دەکەوێتەوە.